بە پرسیاری یەکەمتەوە براکەم هەندێک تەقلید و لاساییکردنەوەی بێباوەڕەکان بەڵام 100% وەکو ئەوان نەبێت. ئایا دروست هەیە دروست نییە؟ برا شیرنەکەم دائیمەن ضعیف لاسایی بەهێز دەکاتەوە. دەبێ بزانین ئێمە لە چیدا لاوازین بەرامبەرەکەشمان لە چیدا بەهێزە. ئاساییە ئینسانی عاقڵ پێویستە ئەوە بزانێت من لە چدا فعلەن حەقیقەتەن لاواز بم بەرامبەرەکەم لەو شتەدا بەهێز بێ با من سوودی لێ ببینم. بەڵام لە چیدا من بەهێزم ئەو لاوازە لەوەدا من بچمە سەر بۆچوونی ئەو ئەمە بێعەقڵیە حاشای بەڕێست و هەموو بینەرانیش. یعنی چی؟ باڕوونی کەمەوە. ئەگەر من و تۆی کورد نەزانین ئایفۆنێک دروستکەین کە نازانین، ئێستا ئەگەر بێت و بچین لە بەردەستی ئەوان فێری دروستکردنی ئایفۆن بین لاسایی ئەوان بکەینەوە دەڵێن ئاساییە. ئێستا لەم نقطەیەدا ئێمە ضعیفین ئەوان بەقووەتن لە دروستکردنی ئایفۆن با فێر بینەوە ئەوان سەیریان مشکلە نییە زۆر چاک. لەمەدا ئەو بەقووەتە تۆ ضعیفی ئەو زانایە تۆ نەزانی ئیسفادەی لێ بکە. دێمە بابەتێکی تر لە بابەتی ڕەوشت و دابوونەریت و بیر و باوەڕ و عەقیدەتدا تۆی موسڵمان لە لوتکەی ئەو لە ژێری ژێرەوەیە. ئەو سین و یابانەی کە لە تەکنۆلۆجیا لە پێشکەوتن و قیممەدایە جرجێکت بۆ دەپەرستێ، مارت بۆ دەخوا، مشکێک دەخوا. ئایا لاساییان کەینەوە یان دەڵێن ئێمە لە قیممەداین لە پاچیمان لە ڕەوشت بەرزیمان لە خۆپارێزیمان لەو شتە پیسانە؟ ئەوان زۆر پیسن بۆگەنن. ئەوانەی کە بۆ تیجارەت و بازرگانی دەچن بۆ سین دەڵێن وەڵڵاهی کە دەچیتە بازاری سەوزە و بازاری گۆشت فرۆشیان و نازانم چیان حەلوەکەیان دەڵێ بۆ گەنێکە ناتوانی پێدا بڕۆیت، بەڵام لای ئێمە پاکە. ئایا ئێستا لەوەدا ئێمە بەرزین ئەوان نزمن لاساییم بکەینەوە؟ نا لاسایی ناکەمەوە. من لە شتێکدا من بە قووەتم ئەو ضعیفە ناچم لاسایی ئەو کەمەوە. بەڵام دیسان تێنەگەیشتنە کە لە شتێکدا ئەو پێشکەوتوو بوو بڵێن تەواو کاکە لە هەموو شتێکدا با بکەومە شوێنی. ئەی بۆ عیبەوە بۆ وا دەکەیت تۆ؟ لەوەدا کە پێشکەوتووە لەوەدا من ئیسیفادەی لێ دەکەم، بەڵام لەوەدا کە ئەو زۆر لە دواوەیە ناکەومە شوێنی عیبە بۆ دەکەویتە شوێنی. تۆ لە پێشتری، تۆ لە قیممەدایی، لە لوتکەی تۆ خاوەنی دینێکی بەرز و جوانیت، ڕەوشتێکی ئەو پەڕی جوان و بەڕێز و بەرزیت. یعنی من ساڵی ڕۆژێک دابنێم ڕۆژی لە دایکبوونی مناڵەکانمە دەی کۆبنەوە چییە؟ هەپی بێت دەی توی و ئەمە چییە؟ یعنی چی؟ بەس پێم بڵێ چ مانایەکی هەیە؟ پێم ناڵی چ مانایەکی هەیە؟ وەڵا ئاخر ئەوە نیە لە ئەمریکاش دەیکەن، ئەوە نیە لە بریتانیاش دەیکەن، جا بیکەن. چی یعنی؟ یعنی بەچی دڵخۆش بم من ساڵێک لە تەمەنم ڕۆیشت، لە تەمەنی مناڵەکەم ڕۆیشت، بەوە دڵخۆش بم؟ بەوە دڵخۆش نیم ساڵێک لە تەمەنم بڕوا. بەس بەداخەوە سەرەوبن سەیری قەزیەکان دەکرێ. ئینسانی عاقڵ کاتێک کە ساڵێک لە تەمەنی دەڕوا خەفەت دەخوا چکە ساڵێک لە مردن نزیک بۆوە. بەڵام ئەوەی کە غافڵە کاتێک ساڵێک دەڕوا بەسەر تەمەنیدا ساڵ ڕۆژی دێت دڵخۆشە چکە غافڵە لە مردن. بۆی برا بەڕێزەکەم نەخێر نابێت تەقلیدیان بکەینەوە لەو شتانەدا کە زەرەرە، کە دابوونەریتی ئێمە بەرزترە، هی ئەوە نزمە ناشرینە خراپە.